سڵاو ئایندەی کورد لە بەغدا لە دوای هەڵبژاردنەکان چۆن دەبێت دەتوانین بڵین کورد هەمان ئەو دەورەی دەبێت کە لە ڕابردوودا هەی بووە شتێک دەمێنێتەوە بە ناوی تەوافقی سیاسی مەبدەئی زۆرینە و کەمینە پیادە داکرێت لە مۆدووە لە عێراقی دوای هەڵبژاردنی 2010دا بینەرمان بێت. سەرڕای پەرتەوازەیی ناوماڵی کورد پارت و لایەنە سیاسیەکان دەیانەوێت دەنگدەری کورد ڕازی بکەن بۆ ئەوەی متمانەیان پێ بدەن تا بۆ ماوەی 4 ساڵی تر لە پەرلەمانی عێراق نوێنەرایەتیان بکەن. ڕەنگەم جارەیان کێشەکانی بەردەم نوێنەرانی کورد زۆر زیاتر بن. غروری شیعە و جێبەجێنەکردنی دەستور و نەبوونی دەستگای بێلایەنی نیشتیمانی وا دەکات کورد وەک پێکاتەیەکی گرنگ پراوێز بخرێت. بەڵام ئەوە بەشێکی گرفتەکەی و بەشەکەی تر فرەگوتاری و نەبوونی یەک بەرنامەی سیاسی و استراتیژی کوردستانیە کەوای کردووە شەقامی کوردی ترسی ئەوەی هەبێت کە لایەنەکان سەرڕای جیاوازیەکانیان یەکڕیزی و یەکگوتاری نەپارێزن. بەتەئکید ئەو ئەندام پەرلەمانانەی کە لە هەولێر دەردەچن لە بۆ بەغدا گرنگی زۆری هەیە. هاوڵاتی هەرێمی کوردستان چاوی لەوەیە مەسەرەن ئەو کەسانی کە ئەندام پەرلەمانن هەڵدەبێژدرێن لە بۆ بەغدا دەتوانن شتێک بکەن بۆ هەرێمی کوردستان لە جێگای خۆیتی بەعقد ئەوانە دەنجیان پێ بدرێ لەو مستەوایەشن مەسەرەن کە بەرز بکرێتەوە لە بۆ ئەوەی بستنە بەغدایێ شتێک بکەن هەوڵەکی وها بدەن مەسەن لە بۆ هەرێمی کوردستان خەڵکی هەموو هەرێمی کوردستان چاوی لە دەستی وانە. ئەگەر بێت و یەک ڕێزی نەبی سەرناگری لەبەرەوەی هەر بێک ڕێزی سەرکەوتووەبی کورد هەر لە هەر شکستێکیش کورد هینابێ هەر لەوەی وەکە یەک ڕێز نەبووینە هەتا بکرێ یەک ڕێز بن باشترە بۆی هەم بۆ پەرلەمانی عێراق سەرکەوتووە بن. کورد زۆر گرنگی گرتووە بەڵام کێگرتوش نەبوو ئەوە ئەکید بە دەستی ئەژێندای دەرەکی تێدا هەیە بۆ نمونە ئێرە کە دەستی گرتووە بەسەر نیوەی کوردستانیش بگرە لای سولێمانی کەرکووک کە کەرکووکیان تەسلیم بە بەغدا کرد خۆ لە هۆلی پەرلەمان نەبوو سەنگەرەکانیان بۆ چۆر کردو بە قسەی ئێران و بە قسەی عێراق و عەبادی. بێگومان وجودی کورد زۆر گرنگە لە پەرلەمانی عێراق. هەبوونی کورد لە پەرلەمانی عێراق سەلماندنی گەلی کوردستانە لە هەرێمێک کە لە چوارچێوەی وڵاتێکدا دەژین پێ دەگوترێت عێراق. بۆیە گرنگە ئەندامانی پەرلەمانی عێراق بەشێکیان کورد بوون و بەشداری لە پەرلەمانی عێراقدا بکات. بەڕای من ئەگەر بە زۆری نەبی عاقڵ هەموو ئەندامەکان یەک بگرن بۆ ئەوەی کوردستان بە یەکجاری خۆی ئەوە بکاتن. یعنی بەڕاستی ئەو چەند ساڵی کە کوردستان بۆ دۆخەدا تێپەڕێ دۆخێکی یەکجار زەحمەت بووە. زۆر گرنگە کورد دەنگ بە کورد بدەی بۆی بستە بەغدا زۆر گرنگە لەبەرەوەی کوردەکان هەتاوان لەوێن دەرێ بن هەتا مافمان نەخورێ مافی کورد بەدەست بێنن ئینشاڵڵا. ئەمڕۆ بەرنامەی سیاسی حیزبەکان بەسەر دوو بەرەی ئاشکرادا دابەش بووە کە لایەنێکیان پرۆژەی نەتەوەی و خەونە گەورەکان دەخاتە پێش کێشەکانی ڕۆژانەی خەڵک و لایەنەکەی تر پێی وایە دەستگرتن بە دەستور و بەرزکردنەوەی ئاستی ژیانی خەڵک لە پێشینەی ئەرکەکانیەتی. بەڵام پرسیار ئەوەیە ئایا ئەم دوو ئاراستەیە دژن یان دەتوانن ببن بە تەواوکەری یەکتر. ئێمە ئێستا بەرەو ئینتیخابات دەچین بەڵام هەست بەو دابەشبوونێکی گەوراکەین لە کوردستانە کە واقعەکە ینی بەشێک پێی وایە کە کوردستان پێویستی بۆ نیە حتا فیدراالیش بێ خەڵک پێویستی بەژێوی و بە ژیان و بە خواردن و بە ڕەفاهیەتە ئەمەش کەم نییە ینی لە ڕاستیە بەشی دووەمێش یاخود لایەنی دوم پێی وایە ئەمە تاکو خاوەنی قەوارەیەکی سیاسی سەر بەخۆی خۆمان نەبین ژیان و بژێویشمان نابێت. ئەمە بۆتە هۆی جۆرێک لە پێکدادان جۆرێک لە پەرتەوازە بوونی دەنگی کورد لە کوردستانە پێویستە بەم هەر بەم ڕۆحێت و بەم نەفەسەوە بچینەوە بەغا جارێکتر ئەسڵەن چونەوە بەغا سوودی چیەوێ کە ئێمە بەم عەقلێتەوە بچینە بەردەمی نایارەکانی خۆمان. بۆیە بە تەسەووری خۆم با لە کۆتایی مۆزوعەکە دەست پێ بکەم هەردووکی پێویستە بە بۆچوونی خۆم ئەو دوو بۆچوونە نەبوونە بە یەک و حزبە سیاسیەکان بە شێوەیەکی گشتی هەرچەندە لە پرۆگرام پەیرە و پرۆگرامەکانیان حتا پرۆگرامە ئەو پرۆگرامانەی بۆ هەڵبژاردن کە دروستکراون تیایانە ئەو دوو ڕەهەندی نەتەوایەتی و
کوردستان وەکو قوارەیەک چۆن بیپارێزین لەگەڵ بژێوی خەڵک و خۆشگوزەرانی خەڵک. بەڵام هێشتا هەست دەکەم لە پەیامی حزبەکان دیارە ئەو دوو جەمسەریە و طبیعی لە ڕووی پراگماتیشەوە لە ڕووی عملیەوە نۆرماڵە ناڵێن باشە کە هەموو حزبێک محاولە ئەکە کەسایەتی خۆشی دەرخا لە ناو پرۆگرامەکەیە کە بازێکیان بۆ یەکەم لا ئەبن بۆ مەسلەی نەتەوایەتی و پێگەی کوردستان و قوارەی کوردستان ئەوانی کەش بۆ ئەبن نۆرماڵە بەڵام باش نییە بە تەسەوری خۆم بۆ طبعا باش نییە بۆ کێشەی کورد بە تایبەتی ئێستا لە هەڵبژاردن چونکە وا ئەکا پەرتەوازە دروزە بێ لە بینی خەڵکە بێ بە دوو جەمسەر ئەگەر زیاتر نەبێ لە هەڵبژاردنە ئەم شتە دەرەکەوێت زۆر بە وازحی بەزەقی ئێمە بە بۆچوونی خۆم پێویستمان بە بەرەیەکە اینجا ئەو بەرەیە باسی بەرەی فیزیک ناکەم تەنها بەرەی حتا فکری و عقلیمان پێویستە چەند جیابین چەند یەک نەبین چەند لاوااسترە بین لە بەغدا لە ڕووی عملیشەوە من تێگەم لەوانەیە خەڵکانێک هەمن کە پێیان باش نییە پێیان خۆش نییە لە ڕووی نەتەوایەتی کە ئێمە بڕۆین بۆ بەرەو هەڵبژاردن بازجار ئەو شتە ئەبیستم و من تەفەهومی ئەوە ئەەکەم لەوانەیە لەگەڵی نەبم وەکو کەسێک وەکو کوردێک وەکو کوردستانیەک بەڵام تی ئەگەم ئەم هەستە چونکە واقعەیەکی کەش هەیە کە تۆ ئەبێ عملی بی ئێمە دەستورمان هەیە و دەبێت لە چوارچەی ئەو دەستورە خەبات بکەین دووبار دەستوری عێراق بڵێ چونکە ئەو دۆکیومنتەمان هەیە ئەو وەسیقەیەمان هەیە کە ئێمە بەڵام آخر بەرامبەرەکەت اعتراف بەو دوو کۆمنتاکە بە واقع نەک بە نەزەری بەڵێ اعترافی پێکە بەس وەکو واقع مەسەن ئەم 15 ساڵە ئێمە دیومانە ئەو بڵێن دانی بەرامبەر زۆر احتیمام نایە بەو دەستورە پێتوانێ جا ئێمە فعلەن دەبێت خەبات بکەین زیاتر لەسەر دەرخستنی ئەم حقیقەتە تەنها ڕێگا بۆ ئەو خەباتە ئەوەیە کە تەنها ڕێگا کە ئێستا باسەکەم چونکە جۆری خەبات جۆری جۆرا و جۆرە زانانی بەڵام ئێستا ئەو خەباتە سیاسیەمان لە پێشایە کە دەبێت ئێمە پیشانی هەموو کۆمەلگای دەولیش بکەین و لە ناو عێراقیشە مەبەستم پێشە کە ئەو وەسیقەیە زیندوو نییە یعنی ئیش ناکرێ پێ بەڵام تەنها ڕێگامان هەیە کە ئێمە فعلەن ئەگەر بەرەیەکمان هەبێ ئەگەر بە یەک دەنگ قوارەی کوردستانی لە ناو پەرلەمانە کارکە دەتوانین ئەم حقیقەتە دەرخین دووبارە تەنها ڕێگەیە حالیان لە ڕووی عملیەوە نەک لە ڕووی دووبارە ئەڵێم وەکو مەسەلەن من کوردێکیان جەنابێت کە پێمان خۆش بێ پێمان خۆش نییە بەڵام مەجبوری ناچارین بیکەین دەبێ ئەو شەڕە بیکەین ئەوەش جۆرێکە لە خەباتە من باس لەوە ئەکەم لە دوای بڵێن انتخابات ئەو کورد ئەچێتەوە بەغا طبعا ئەم دوای انتخاباتە دوای ڕیفراندۆمێکە کە ئەزین دنیامان پێی هەژان دەڕاستێت چەند باشمان کرد من خۆم پێم وایە شۆڕشێکی گەورەمان کردو لەوانێ کەسێکی تر پێی وابێ وان نییە بەڵام تۆ لە بەغایە بەهۆی ئەمەوە جۆرێک لە هەم خەندەقگرتنیش لەگەڵ شیعە و سوننەشە لەم مەسەلایە دروست بووە یعنی شیعە ئێستا هەوڕێەوەیان کە لە ناو پەرلەمانە لەمەوە دووە مەسەلەی تەوافقی نەمێنێ ئەگەر بە ناوی ئەوە بە قسەش نێڕێن چونکە عادەتەن ئەوان طبیعەتێکیان هەیە شتەکە ناڵن بەس ئەیکەن طبیعی پرسیارەکە زۆر پرسیارێکی ینی مەشروعە بڵێن بەڵام لە سیاسەتە جەنابەت ئەزانی زۆر شت ئەگۆڕێ خاریطەی سیاسی ئەگۆڕێ تەحالوفات ئەگۆڕێ وەزعی شیعە ئێستا لە بەغا لەوانەیە نەک لەوانەیە بە تەکیدی فەرقە لەگەڵ جاران زۆر قوارە هەیە زۆر لایەن هەیە بەس لە ئاخیرە هەر یەک مەسەلە مەسیریەکانی خوانە یەک قسە لە مەسائلی مەسیری یەکە بەڵام لە مەسائلی مەسلحەتیشە بەعزە جار ئەگەر قوارەیەک بزانێت کە مەسلحەتی بە جۆرێکی تر لەوانەیە بشکێ بۆی ئەوەش فەرقەکە ئەنجا بیرمان نەچێتەوە عێراقی ئەمڕۆ عێراقی جارانیە کە ئەنوود عێراقی کورد و عەرەب بەجیهان ئێستا عێراقی کورد و شیعە و سنەیە ئەبێت چاوەڕێی ئەوەش بکەین بزانین پێتوان نەتەوەی وەکو عەرەب وەکو نەتەوە نەماوە بەس وەکو مەذهەب بۆ ئەم ماوەیە بەڵێ وایە لەوانەیە لە ئایندەدا بگەنەیەک جا بە نەوعێکی تر بەڵام ئێستا نەوعێکی تر ئێستا ئەوە هەیە عەرەب سنە و شیعەیە واقعەکە و هەمویان ئەزانن و دەشبێ ئێمە ڕەفتار بکەین لەگەڵ ئەم واقعە بە تەسەووری خۆم ئەو واقعە زۆر قابلی گۆڕانکاریە بۆیەش دیسان دووبارە ئەڵێم ڕۆیشتن بۆ بەغا ممارەسەیەکی سیاسی ڕاستە دووبارە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی بەها و نەتەواتی و شکۆی نەتاواتی بە تەکید من بۆ چوونی خۆم هەیە کە ئەمە زۆر کەس
خۆشم یەکێکم لەوانەیە کە ڕێزگرتن ڕێزێکی گەورەم هەیە بۆ لە سا 92 ئەنجامەکان ڕفراندۆم ئەوە هەر ئەبێ لە خەیاڵمان بمێنێ ئەوە پرۆژە استراتیژیەکەیەکی ئێمەە اینجا ئالێرە ئەو توانایە ئەبێ هەمان بێ ئێمە وەکو هەموو قەوارەکان ئێرە مەسلەی نەتەوایەتی و مەسلەی کوردستان و قاوەڕێی کوردستان ئەوە مەسلەیەکی استراتیژیە لە دڵ و مێشکی هەموو کەسێکمانە چۆن کار بکەم ئەگەر ئێستا ئەمەش فەرەزەن ئێستا جارێ بوەستێنرێ بەڵام چۆن کار بکەم کە بردم زیندوو بم چۆن قەوارەی کوردستان لە دەستم نەچێت چۆن هەرێمی کوردستان باشتر بێت چۆن بەهێزتر بێت بۆ ئەوەی دووبارە بگەڕێمەوە کارکم لەسەر ئەو شتە تحالفات ئەبێ لەگەڵ سنات تحالفات ئەبێ لەگەڵ شیعە لەوانێ هەموو شتێک کراوەیە پێشگرتن لە پرۆژەی پانشیعیزم و پاراستنی دەستگا دەستوریەکانی هەرێمی کوردستان تا چەند لە بەرنامەی سیاسی حیزبەکاندا ڕەنگی داوەتەوە ئایا بەڕادەیەک درس کەوتووەتە ناو ماڵی کوردی کە خودی کیانی کوردستان کەوت بێتە بەردەم هەڕەشە یان تاکو ئێستاش کورد ژمارەیەکە ناکرێت نادیدە بگیرێت کورد لە دوای انتخابات کورد پێگەی کورد لە بەغدایە ئەوە فەرزکەین انتخابات ڕوویە کورد ئەچێتەوە بەغداد بە کوتلەیەکی نوێەوە بە چەند فراکسیۆنێکەوە بەڵام ئەم فراکسیۆنانە ئەوەی کە ئێستا دیارە لە حاڵی حەزرا کۆمەڵێک دوو سیفەتیە بێ یەکەم کەمەکات بەلانی کەمەوە تەخمینەکرێت 10 کورسی زیاتر کەمەکاتیانی لەوانێ بێتە 55 کورسی کە ئێمە لە جاری پێش 66کەشە هەفتا ئەوەنە کورسی بووین ینی لەدا بەزینە دوو پەرتەوازە یەک هەیە لە بینی بڵێن فراکسیۆنە کوردیەکان لەم حاڵەتەیە کورد ئەتوانێت حەج دەورە ببینێ لە بەغا دوای هەمە سەر ئەو نامانی تەوافقش بەم پرزەیە کورد ئەتوانێت چی بکە لە بەغا دیارە پێشبینیەکان بۆ هەڵبژاردنەکان هەمووی لەو بازنە ئەسوڕێتەوە کە کورد لە دوای انتخابات ئەو پێگەی نامێنێکە ئێستا هەیەی ئەمەش دیارە واقعیانە بیخوێنینەوە مەترسیە بۆ کورد بەڵام دیارە لە هەرێمی لە عێراقا بە شێوەیەکی گشتی مەبدەئی تەوافق تا ڕێدەکی زۆر پەیڕەو ئەکرێت یعنی ئەگەر بە خوێندنەوەکانی پێشووتریش پێڕەو ئەکرێت یعنی ئەگەر پەیڕەو نەکرایە منوە نازانم کورد بیتوانێت جارێکی کە سەرۆکی کۆمار وەگرێتەوە مەبدەئی تەوافق بوو کەوای کرد کورد سەرۆکی کۆمار وەگرێتەوە لە زۆر پێگەی تریش یعنی جێگەری سەرۆکی پەرلەمان زۆر وەزیرەکان یعنی هەموو بۆ لەمە دووە یعنی بەستمەوەی ئەم مەبدە تا ئەم لەحزەیە تەوافق پەیڕەو کراوە مەبدەئی تەوافق بەس لەم ئاخیرانە ئەو تەوافقە نەما لە بودجێ مەسەڵەن یعنی وا نازانم عێراق ئەوەندە پێکەی بەهێز بوو بێ یاخود یعنی حکوومەتەکەی عەبادی بتوانێت بەو شێوازە تەعامل بکە هەر پێویستی جایی کە بە کورد دەبێتەوە یعنی سەردانەکەی بۆ هەرێمی کوردستان هەر نیشانەی ئەوەیە کە هاتنی عەبادی بۆ کوردستان بەڕێزت وا ئەزانێت زوعفە لە عەبادیەوە بۆ تەوافق یام عەبادی هاتووە لەوێ قوتی خۆی عەرزکە بڵێەوە من خاوەنی کوردستانیشم ئەوە هاتووم لێرە ئیعلانی لیستەکەمەکەم کە هەمووی طبعاً ئەمە مەسجێکە زیاتر بۆ شیعە بۆ کوتلەکە شیعەکان زیاتر ئەکرێ هەردوو خوێندنەوەکەی بۆ کرێت یعنی خۆی هاتنی عەبادی پەیامێکە بۆ کورد کە من عێراقم کۆنتترۆل کردێتەوە بە هەرێمی کوردستانیشەوە یەک هەژمون بەسەر هەموو لایەنەکان هەیە بەڵام هەر هاتنەکەی ئەوەیە کە احتیاجی بە کورد هەیە و من وا ئەزانم لە دوایشە جۆرێک لە ڕێکەوتن ئیتیفاقە بێ بە تایبەتی ئەم مەوزوعە ڕەبتە بە وڵاتانی زلهێزەوە یعنی ئەوان تەداخلەکەن لەوەی کە ئەبێ موقعی کورد هەر بپارێزرێت بۆرە دکتۆر من مەترسیشتی تر ئەخەمە ڕوو لەوانەیە تا ئێستا ئەم قسەیە نەکرابێ هەموارکردنەوەی دەستور ئەبێت ئەگەر سێ محافەز ناڕازی بوون لە هەموارکردنەوەی ئەو دەستورە هەموار ناکرێتەوە ئێمە سا دوو مەسلەی زۆر گرنگ هەیە مەسلەی مادەی 140 لەگەڵ مەسلەی با بڵێن فیدرالیزمی کوردستان کە ئیقلیم هەرێمێکە یعنی ئەگەر بڵین لەم ئەم جارە دەستوری عێراق بە پێی دەستوری عێراق مەسەڵەن حکوومەتی عێراقی وستی فیدراڵێت لە کوردستانە نەهێڵێ یا مادەی 140 نەهێڵێ هەیەت ڕیفراندۆمەکە بڵین لە سلێمانی یا دۆ یەکێک لەم شارانە دەنگێن بەوەی کە پێویست ناکات فیدرالیزم بمێنێ یا مادەی 140 هەر ئیلغا بکرێتەوە ئەمە ترسێکی گەورەیە لە ڕاستیە پێت وایە ئەو خەتەرێک نییە لە ئێستا بۆ وا نازانم ئیحساس و هەستەکە گەشت پێ بە بەرحەلەی دژە فیدرالیزم یعنی ڕێژەی لە سەدا 92 هەرێمی کوردستان کە دەنگی یا بەجیابوونەوە لە عێراق ئەگەر چی ڕێژەکە ڕەنگە ڕاستە بەڵام هەشتا ئیحساسە نەتەوەیەکە یەشاش ئیحساسەوەی کە تۆ ناتەوێت جارێکیکە لەگەڵ عێراقا ینی
یەک دەوڵەت بی یەک جۆر حکوم و یەک جۆر یعنی ئەسڵان ئایا سمعی حکمڕانی لە بەغدا ئەو سمعەیە کە هەرێمی کوردستان ئاواتی پێ بخوازێ ڕەنگە لە قەزەی بودجا ئێمە ئاواتمان خواست بێەوە پێویستیمان احتیاجمان بە بەغدا هەبوو بێ بەڵام ئەگەر وەزع و بارودۆخی هەرێمی کوردستان سەقامگیریکی ئابووری بەخۆیەوە ببینێ وەلایەنە سیاسیەکان جۆرێک لە تەوافقیان هەبێ و جۆرێک لە سەقامگیری سیاسی و ئابووری بۆ هەرێمی کوردستان گەڕێتەوە ئەو هەمان ئەحساس ئەمێنێ ئێمە بەشێکی زۆر خەڵکەکە لە برسێتیە پەنایان بردەوە بۆ بەغا. باش دکتۆر ئێمە تا ئێستا باسی تەوافقمان کرد کە لە عێراقا جۆرێک لە تەوافق هەبووە بەڵام هەر لە سەردەمی مالیکیەوە ئاگادار بین بانگەشەی بۆ ئەوە کرد کە ئەبێ ئێمە لە مەودوعا حکوومەتی زۆری نەپێک بێنین نەک حکوومەتی تەوافقی ئەوە لە کاتێک کە مالکی ئەم قسانەیە کرد کورد لە لوتکەی هێزا بوو باشە ئێستا مازانین کورد و کوردستان ئەو کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان لێبوونەتەوە چی ماوەتەوە یاخر نابێ ئەومان لەبیر بچێت کە شیعە مەترسیەکی هێشتا هەر قائمەش مەترسی سنەیە و مەترسی داعش و مەترسی ئەو مەترسیانی کە ڕوبەڕووی شیعە بێتەوە لەم حاڵەتە پێکاتەی سێهەم کە تەعامل لەگەڵاوکە پێکاتەی کووردە لەبەرەوە بەو ئاسانە دەستبەرداری کورد نابێەوە بەو ئاسانیە باوەڕ ناکەم عێراق و حکوومەتی عەبادی و هەموو لایەنە شیعەکان ڕاستە جۆرێک لە غرور هەستیان پێ ئیحساسی پێکرێ بەڵام تا ئێستش ڕەنگە دۆستی نزیکیان کورد بێتە سونە یعنی تەعاملیان لەگەڵ کووردا بەهێزتر بکەن تا مسونە و ئەشزانن کە وڵاتانی زلهێز ئەوەندەی تەعامل لەگەڵ کووردا ئەکەن تا ئەم لەحزەیەش ینی ڕەنگە جۆرێک ینی لە نیگەرانی هەبێ بەرامبەر بە هەلومەرجی سیاسی هەرێمی کوردستان بەڵام یعنی کردنەوەی باڵێزخانەی ئەمریکا لە هەولێر بخۆی مؤشیرەکە قۆنسولیا باشە بەس ئێمە ئێستا مەسەلەن زۆر هەر لەم ماوەیە زۆر لە حیزبەکان بەعزێک لەو حیزبانە داوای ئەوانە کرد کە کوردستان بڵێن حکوومەتی عەبادی لەگەڵ پارێزگاکانە معاملە بکە ئەو ینی هەڵۆشانەوە ڕفراندۆن فیدرالیزم لە کوردستانە ئەیکە لە بەغا دەنگی هەبوو کە توانێت دەنگی زۆری نەبێت شتێکە لەو کاتێ تۆ پێتوانێت ئەوەش بۆ خۆی ئەچێتە سەر دەنگی شیعە دش بە ئێمە بێگومان سونەش رازێنین بە فیدرالیزمی کوردستان یعنی خۆی حاڵەتەکە هەر ئەمەگەڕێتەوە بە مۆزوعی تەوافقەکە یعنی تۆ جارێکی کە ڕاستە بەغا ڕەنگە تەعامل لەگەڵ محافەزاتدا ئەگەر لایەنێک لە کوردستانیش لەگەڵ یابێ تۆ 55 کورسی و 20 کورسی لەگەڵای ببوونا لە خیتابی ئیعلامی ئەم جاری لایەنە کوردستانەکان ئەوە تۆق ناکرێتەوە کە ئێمە توانین تەعامل لەگەڵ بەغا بکەین بە یعنی چونکە هەستیان کرد ئەو تەعاملە تەعاملێکی سەرکەوتوانە نەبوو و بەغدا تەعاملی لەگەڵ هەرێمی کوردستانە کرد وەکو هەرێم ڕاستە باسی محافەزات کرا بەڵام ناردنی بودجە لە ڕێگەی هەرێمی کوردستان نێرا لەبەرەوە لەو ناچێت ئەو تەعاملە بۆ شوازە بکەین. ئەم هەڵبژاردنە تا چەند باڵانسی هێز دەگۆڕێت ئایا پارت و لایەنەکان لە ئەگەری دەرچوونیان دەتوانن گۆڕانکاری لە شێوازی پەیوەندی نێوان هەرێم و ناوەند بکەن و بە جۆرێکی دیکە دایڕێژنەوە یان حکوومەتی عراقیش تەنیا لە ڕوانگەی بەرژەوەندی عەرەبی شیعیەوە مامەڵە لەگەڵ کوردستان دەکات و کارتەکانی بەکاردێنێت. یەکریزی خەمی هاونیشتیمانیانە و هەر بۆیە بەردەوام جەخت لەسەر یەکریزی و کاری هاوبەش دەکەن بۆ ئەوەی زۆرینەی سیاسی مەزهەبی نەتوانێت مافەکانی کورد پێشێل بکات. خۆی گرنگترین شت هەبوونی ڕەتدا لە بۆ هەر یاسایە کە لە دژی حکوومەتی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستانە باشترین شتەوەیە کە بایکۆت بکرێت بەڵام گرنگە بە یەکریزی ئەو بایکۆتە بکرێت نەک تەنها لایەنێک یا کوردستانێک یا کورد حزبێت خۆی کێشەی گەورەی کورد ئەوە بۆ تاکو ئێستا نەبوونی یەکریزیە لەناو ماڵی کورد ئەو زە چ لە ناو خۆمان چ لە ناو پەرلەمانی عێراقیشەوە دەبی مەسەلەن هەموو یەکڕێز بن وتەبابن ئەو کاتەی مەسەلەن لەوێندەری قەرارێک دەردەسی بتوانن بەیەکەوە دابنیشن کۆبنەوەکی جەماعی بکەن ئەوانەی کە بەیەکەوە کوردن نەک هەر کەسە لە لای خۆی بتانی شتێک بۆ شخصی خۆی بکە نە با هەمووی لە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بی بە زۆرینە و کەمینە طبعاً لانی کەمینە زەرمەند دەبێت بە تایبەتی بۆ نمونە کورد لەوانە کەمێک زەرمەند بێت بەڵام کورد ینی ڕێگاتریشی هەیە وەکو بایکۆت دەتانی بایکۆتیش بکات بایکۆت هەیە دەتانی لەوێش قسەی خۆی بکات دەتانی زۆر یاساش لەوێ ڕابگریت ئەگەر یەک بگرن بۆەوەی بتانن شتێک بکەن بۆ کورد ئەگەر یەک نەگرن کەواتە ئیستفادەی نییە سەرکەوتن بەدەست نایە. ئەم جارێک کە کورد دەچێتەوە بەغا بڵێن لە ئینتخاباتی لە ئەم هەڵبژاردنەی داهاتووە پێچە جۆرێک لە تەحولێک وەرچەرخانێک لە سیاسەتی کوردیا بەگشتی بێ تا ئێستا دوو حیزبی سەرەکی
تقریبا وەکو بە عەرەبیە وترێ مەقالیدی ئوموریان بەدەستە لە بەغاش کە بریتین لە یەکێتی و پارتی بەس پێچی ئەم جارە کورسیەکانی غیری ئەو دوو حیزبەکە تا ئێستا بڵێن دەسەڵاتیان بەدەستە بوو لە کوردستان گۆڕانە کۆمەڵە ئەم هاوپەیمانیە هەروە بێتەوە نەوەی نوێ لەوانەیە حسەیەکی باشیان لە کورسەکان هەبێ یا بیانەوێ جۆرێک لە گۆڕانکاری لە سیاسەتی کوردستانیا بکەن پێچێ جۆرێک لە قەڵێک جۆرێک لە بێئومێدیان لێ دروست بوو بێت کە بتوانن لە کوردستانەوە گۆڕانکاری بکەن تۆ پێت وایە ئەمە زەربەیەک نابێت لە ئەزمموی کوردستانیە لە دەسەڵاتی گەلی کوردستان لە بەغاو بتوانێت ئەو مافانەی خۆی وەرگێ لەوێ ئەوەی ڕاستی بێ ئەتوانین بڵێن هەڵبژاردننی ئەو جارە فەرقی زۆرە بە نسبەت کوردەوە بە ماڵێکی لێکترازرا و بە دوو سێ بەرەی سیاسی ئەچێتەوە بەغدا بەرەکان دابەش بوونە پێچێ ئەو بەرەیتر کە ئەتوانین وەڵەو هێشتا ناتوانین ئەمە ینی بە تەواوی هەڵیان بسەنجێنین ئایا حەجمی سیاسیان چەندە بەڵام پێچێ بەرەکەی تر کە توانین ناوی ئۆپۆزیسیۆنیان لێ بنێن ئیتر ئەو جارە ئیش لەسەرەوە بکەن کە لە جیاتی ئەوەی ئەوەندە پێشتر یەکێتی و پارتی جلەوی پەیوەندیەکانی هەرێم و بەغدایان لە دەست بوو ئەو جارە ئەوان هەوڵ بدەن ئەو ئیدارەی پەیوەندیەکانی هەرێم و بەغدا بدەن من ناتوانم تا چەند سەرکەوتووە بن چونکە پێش بە دوای پرۆسە پێتوانێت ببووە حکوومەتی بەغداد مامەڵە لەگەڵ حکوومەتی هەرێماکە نەک فراکسیۆنێک لە بەغداد ئەوە دروستە بڵام بینیمان دوای پرۆسی ریفراندۆمیش ئەو هەوڵە درا بەس ئەو هەوڵە هەندێک پچر بوو حیزبەکانی ترتوانیان نزیک ببنەوە لە سەرۆک وەزیران بەس ئەو ئەکرێ ئەو کات ئاخراوانش لە ناو حکوومەتی هەرێم بن لەوانەیە خۆ شەرنی هەر لە دەرەوەی حکوومەتی هەرێم بن من پێم وایە ئەگەر لە دەرەوەی دەستگاکانی حکوومەتیش بن حکوومەتی بەغدا وەکو کارتێک وەکو ئەوەی بۆ هەرێم لاواز بکات لە دانوستاندنەکان بەکاری دێنێ مەرجنی هەتا لە دەرەوەی حکوومەتیش بن ئۆپۆزیسیۆن و لایەنەکانی تر زۆر ڕێگاکانی تریان تاقیکردنەوە بۆی بتوانن گوشار بخەنە سەر نخبەی سیاسی لە هەرێمی کوردستان یاخود برێن حکوومەت بە تایبەت دوای داخستنی پەرلەمان زۆر ڕێگاکانی تر تاقیکرانەوە پێچی ئەو جاریان هەتا لە ڕێگای هاوپەیمانێتیش لەگەر لیستە عەرەبیەکانی تر بکرێ چونکە پێشتر کورد سەنجی کورد بۆ گرنگ بوو لێکترازانەکە ئەوەنە زۆر بێت کورد بێتە هاوپەیمان دژی کوردستان ئەزمموی کوردستان بە شێوەیەک لەو شێوانانی پێم وانی یعنی مەرج نییە ئەوە مەسەلەن دژی ئەزمموی هەرێمی کوردستان بی ئەتوانین بخەینە ئەوەی کە وەکو زەختێک بی لەسەر دوو حزبی حکومڕانی ئەو دوو حزبەی مەسەلەن تا ئێستا مەلەفی پەیوەندیەکانی هەرێم و بەغدا و هەتا پەیوەندیەکانی تریش لەگەر وڵاتانی تریان دکتۆر مەلەفی پەیوەندی هەرێم و بەغداد جیاواز نییە لەگەڵ بڵین پەرلەمانتارانی کوردستان لە بەغداد نوێنەری هەموو گەلی عراقەکە نەک بەس گەلی کوردستان یعنی حکوومەتی بەغداد حکوومەتی مرکزی پێتوانیە بە شێوەی ڕسمی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان مامەڵاکە نەک پەرلەمانتارانی کورد لە بەغدا ئەوە ئەکرێتە دوو قۆناغێکی ئەوەیە لە دوای هەڵبژاردنە سیاسیەکان ئەو قۆناغی دەست پێکە قۆناغی دانانی سەرۆک وەزیرانە لەو قۆناغە ئەوانە توانن دەوری خۆیان هەبێت فراکسیۆنەکان ئەتوانن دەوری خۆیان هەبی کوتلەکان ئەتوانن پێشتر بۆ کورد سەنجیان وت کورد کینگ مەیکەرە دروستکەری ئەوەیە چێ لە بەغدا حکومەکە بۆ وایەنەوە چونکە دوو حزبی سەرەکی هەبوون بە هەر لایەکدا کەوتبانە ئیتر بەڵانسی هێز بە ساڵحی ئەو لایە دەکۆڕا بینیشمان تەقریبەی زۆربەی ئەو هێزەی کورد لە دوای 2023 هەتا 2000 هەتا پێش ریفراندۆمیش بەجددی بەرهەمی ئەو یەک ریزیە بوو یان بەڵگەنەویستە ئەگەر تۆ بەهێزبی و خاوەن ڕەئی بی و ڕەیەکی بەهێز دەبێ ئەتوانی ئەگەر هەر هیچ نەبێ لە دانوستاندنەکان بەکاری بێنی بەس ئەو جارە پێگەی کوردیش تاوە لاواز بکات لە بەغداد پێم وایە ئەگەر لە 1920 تا 2023 ئەوە تەهمیشکردنی شیعەبی لە حکم و لە 2023ەوە هەتا 2010 تەهمیشکردنی سونەکان بی ئەمن پێم وایە خەریکە ئەو قۆناغەش دێتە ڕێ کە لە 2010 بەدواوە ئەگەر هیچ نەبێ بۆ 4 ساڵی تر بریتیبی لە پراوێز خستنی کورد ئەگەر بۆ ماڵە لێکترازاوە مرکزی خۆی بێ لێکترازاویش نەبی هەرەتوانێ تەهمیش بکات هەر پراوێز دەخات تۆ
لە باشترین حاڵدا 60 کورسی دەبێت. هەر پراوێزەخە بەس ئێستا تۆ ئەگەر لە دروستکردنی لە کاتی دروستکردنی حکوومەت لیستە شعەکات زۆر ئیشیان بە کوور دەبێت تۆ ئەتوانی بەلای کەم 55 کورسیت هەیە ئەتوانی دانوساندن بکەیت ئەتوانی لێک تێگەیشتن لەگەر ئەو لستەی کە بێتە سەرۆک وەزیران یاخود حکوومەت پێک دێنێت تۆ توانی لێک تێگەیشتن دروستکەی بەس بەو ماڵە لێکترازاوی کە ئێستا هەیە نازانم ئایا کورد ئەتوانێت لێک تێگەیشتنێک دروستکات پێم وایە ڕۆیاچی تر دروست بووە ئەوەی باسەکرێ یەکریزی و ئەو کورد وەکوونەتەوەیەکی تر ئێمە خاوەن کێشەیەکی نەتەوەیی بین ئێستا خەریکە لە ناو بەشێک لە لایەنەکانی تر ئەوە کاڵە بێتەوە بۆ مانایە ئێمە لەمە دووە خاوەنی کێشەیەکی قەومی نین یاخود مەلەفی قەومی پۆینتە سەرچیەکە نەبێت لە عیلاقەیمە لەگەر بەغدا تقریبەن ئەگەر سەیری بەرنامەی هەڵبژاردنەکانی لایەنەکانی شترکردبی بە ئاشکرا ئەوە بینی کە ئێمە مەرز نییە فۆکەس بکاینە سەر لایەنە قەومیەکان لەگەر بەغدا بەس ئەم لێکترازانەی کە ئێستا ئەبێت بڵین لە فراکسیۆنەکانی بەغدادا ئێستاش واردە پێتوانی ئەمە بڵین ئەجندایەک بێت کە فەرز کرابێت نەک مەسەلە هەر بڵێن ئەو ناکۆچانە کە لە ناو هەرێمی کوردستانی خۆمانە هەیە بۆ نمونە ئێران ئەژندایەکی بەسەر ئەوانە فەرزیەکە کە هەژمونی هەیە بەسەریانە تورکیا بە هەمان شێوە وڵاتانی عەرەبی و ئەمریکاش بە هەمان شێوە یعنی بۆ هەموو تاوانەکە بخەینە سەر حکوومەتی هەرێمی ئەو دوو حزب بەسەرە چییە؟ وەڵاهی من ناتوانم برێم لایەنە هەرێمیەکان هەژمونیان نییە لەسەر کوردستان هەژمونیان هەیە بەڵام ئەمن پێم وایە ئەو لێکترازانەی کورد لە بەغدا بەرهەمی ئەو ململانەی ناوە خۆیە یعنی ئەگەرە جندای هەرێمیش هەبی بەس ئەوەندە بەهێز نییە ململانەکان گەۆژ چوونەتە ئاستێک کە ئەو لێکترازانەی دروست کردووە. ئەم هەڵبژاردنە بۆ کورد سەرەتای قۆناغێکی نوێ لە پەیوەندی لەگەڵ حکوومەتی عێراق و جارێکی تر پرسەکانی وەکو تەوافق و ڕێزگرتن لە دەستور و جێبەجێکردنی مادەکانی و بەشداری و شەراکەت دەخرێنە بەردەم تاقیکردنەوەوە هەر بۆیە ئامادەی کورد لە ناوەند بۆ داکۆکیکردن لەو مافانەی کە هەیەی گرنگی خۆی هەیە.